مایکل دێڵ ئەو پیاوەی هەموو ماڵێک ئامێرەکەی ئەو بەکار دەهێنن. مایکل دێڵ بە یەکێک لە بەناوبانگترین بازرگانەکانی جیهان و دامەزرێنەر و مەڕێوەبەری جێبەجێکاری کۆمپانیای دێڵی کۆمپیوتەر دادەنرێت. هەروەها ناوی لە لیستی گەنجترین دەوڵەمەندەکانی جیهاندا بووە لە سەردەمی خۆیدا. مایکل دێڵ لە ساڵی 1965 لە ویلایەتی تەکساس لە ئەمریکا لەدایک بووە. لە زانکۆی تەکساس خوێندنی تەواو کردووە، بەڵام ئەوەی سەیرە ئەوەیە کە چیرۆکی سەرکەوتنی مایکل پێچەوانەی ئەو چیرۆکی سەرکەوتنانەیە کە تا ئێستا پێی ئاشنا بووین و باسمان کردوون، چونکە هەر لە تەمەنی منداڵیەوە توانیوێتی بڕەپارەیەکی زۆر بەدەست بهێنێت. مایکل کاتێک تەمەنی تەنها 13 ساڵان بوو، ماڵی خۆیانی وەکو ناوەندێکی فرۆشتنی پولە و مۆری پۆستە لێ کردبوو، بە هۆیەشەوە قازانجێکی زۆری لێ دەکات. لە تەمەنی 15 ساڵیدا هەڵدەستێت بەکردنەوەی ئامێرێک تەنها لە پێناو ئەوەی بزانێت چۆن دروستکراوە تاکو جارێکی تر دروستی بکاتەوە. کاتێکیش دەچێتە زانکۆ کۆمپانیایەک بە ناوی بیسیز دەکاتەوە بۆ فرۆشتنی کۆمپیوتەر و ئامێرە کارەباییەکان. پاشان دەست دەکات بە دیزاینکردنی کۆمپیوتەرێکی تایبەت بەخۆی و ناوی لێ دەنێت دێڵ. لەو کاتەشدا تێبینیەوە دەکات کە هیچ کۆمپانیایەک تا ئەو سەردەما بیرۆکەی ئەوەی نەبوو کە کۆمپیوتەر بەڕاستەوخۆ بفرۆشێت بە خەڵکی ئاسایی. بۆ ئەوەش کۆمپانیای دێڵدا دەمەزرێنێت، دەست دەکات بە دروستکردن و فرۆشتنی کۆمپیوتەر. ئەوەی جێگەی سەرنجە دێڵ تەنها ئامانجی دروستکردنی کۆمپیوتەرێکی کوالیتی بەرز نەبوو، بەڵکو لەگەڵ ئەوەشدا دەویست بە نرخێکی زۆر گونجاو بیان فرۆشێت، پشگیری خەڵکی بۆ خۆی بەدەست بێنێت. بێگومان توانیشی ئەو کارە بکات و ملیۆنها دۆلار قازانج بکات لە ڕێی ئەوەی توانی متمانەی خەڵکی بەدەست بێنێ و ڕاستەوخۆ بە خەڵکی کۆمپیوتەر بفرۆشێت. بەڵام بێگومان هیچ کارێک بێ ئاستەنگیش نییە. دوای ساڵێک لە دامەزراندنی کۆمپانیاکەی بەهۆی کێشەیەکی تەکنیکیەوە زۆربەی ئامێرەکانی گڕدەگرن. دواتریش لە ساڵی 2000دا بۆی کەمی قازانجەوە ناچار دەبێت هەندێک لە کارمەندەکانی لابدات لەسەر کارەکەی. لەگەڵەوەشدا بەهۆی سووربوونی لەسەر کارکردن و بەدەزێنانی سەرکەوتن وە کۆڵنەدانی وا دەکات کە جارێکی تر هەڵبستێتەوە و بە نوێترین بەرهەمەوە بێتەوە ناو کێبڕکێ جیهانی کۆمپیوتەر و دووبارە کۆمپانیاکەی بگەڕێنێتەوە لووتکە. ئێستا دێڵ ئەو مارکەیەیە کە تەواوی ماڵەکان بەشێک لە دروستکراوەکانی ئەو کۆمپانیایەی تێدایە.